لەبارەی ئەم بابەتەوە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و وەڵامدانەوەکانی ئێران ماڵۆزیانی کە لە ناوچەکە ڕووی داوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە لندنەوە بەڕێز مجاهد سومەی داعی شۆڤەکاری ئەمنی کە لەگەڵمانە بەڕێز مجاهد سپاس کە لەگەڵ کوردستان 24 خوێندنەوەت بۆ ڕووداوەکانی ناوچەکە چییە بە تایبەتی لە دوو ڕۆژی ڕابردوو هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران و وەڵامدانەوەکانی ئێران داهاتووی ئەم ئاڵۆزیانە چۆن دەبینیت؟ ئایا هێور دەبێتەوە یا درێژە دەکێشێت؟ مساء الخير على حضرتك. ايوه باش شوي بينراني كردستان 24 باش بەدڵنیاییەوە کردنەوەی ئەم گرژیانە بەم شێوەیە لەوانەیە ببێتە هۆی گرژیەکی هەرێمایەتی ئەگەر بێت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تێیدا بەشدار بێت و ببێتە ململانەیەکی زۆر فراوان. بەڵام تا ئێستا کێشەکانی ئەو گرژیانە تەنها لە نێوان ئێران و ئیسرائیلدایە. ئیسرائیل توانایەکی تەکنیکی زۆر بەرزی هەیە، توانایەکی هەواڵگیری زۆر بەرزی هەیە لە ناو خاکی ئێران و ئێرانیش لە کاتێکدا ڕووبەرێکی جوگرافیای زۆر فراوانی هەیە و ڕێژەیەک یەکجار زۆر موشکی بالستی هەیە و بە هەمان شێوە درۆنی زۆر زۆر بەهێزیشی هەیە. لە بەرامبەردا ئیسرائیل جوگرافیایەکی بچووکە و چڕی دانیشتوانیشی زۆر گەورەیە، واتە لێرە جۆرێک لە هاوسەنگی دروست دەبێت لە تەکنەلۆژیای بەرز و بەهێزی هەواڵگیری هەروەها بەرامبەر بە وڵاتێک کە لە ڕووی فراوانی جوگرافیاوە زۆر فراوانە و زۆر بە چڕی موشەکەکانیشی هەیە. پێم وایە لەوانەیە بۆ سێ هەفتە یاخۆت مانگێک بەو شێوەیە گرژەکان بەردەوام بێت و لەوانەیە ڕنگدانەوەی نەرێنی لەسەر هەردوو لایەن هەبێت. لەوانەیە ئێران ڕووبەڕووی لە ناوچوونی ژێرخانی سەربازی و ئەتۆمی بێتەوە، هەروەها فڕۆکەخانەکان و بەرگریە ئاسمانیەکان و چواردەورەی ئەوانەی لە تاران هەن و باشە. بەڕێز سومەی داعی بەلەبەر چاوگرتنی هەموو ئەم ئەگەرانە پێت وایە ئامانجی کۆتایی ئیسرائیل چییە؟ وەستاندنی بەرنامە ئەتۆمیەکانی ئێران، لاوازکردنی هێزی سەربازی و بەرگری لە ئێران، یا بەدەستهێنانی وەڵامێک بۆ شەڕعەتێکی نێودەوڵەتی؟ بەدڵنیاییەوە ئەمانجی ئیسرائیل ئەوەیە کە پیشەسازی ئاسکەری ئیرانی لە پیتاندنی یۆرانیۆم بەترسیدارە و بە بڕوای من ئەوەی تا ئێستا ئیسرائیل ئەنجامی داوە توانیویەتی بەرنامەی ئەتۆمی ئێرانی دوا بقات. ئەمڕۆ توانیویەتی بۆ 2 ساڵی کە دوا بخات واتە لەگەڵ ئەو گرژیانە واتە ئێران توانیویەتی هەندێک لە دامەزراوەی سەر بە ئەتۆمی ئێران بکرێتە ئامانج، واتە پرۆسەی پیتاندن دواخراوە و توانیویەتی پرۆسەی پیتاندنەکە پەک بخات. تا ئێستا ئیسرائیل نەیتوانیوە کە سەردەرفیوچەکانی ئێران بە تەواوی لەناو ببات، بەڵام توانیویەتی پرۆسەکە دوا بخات. واتە ئەگەر ئەمڕۆ جەنگ بە کۆتایی بێت، ئێران بەلانی کەمەوە پێویستی بە 2 ساڵ هەیە بۆ پیتاندنی یۆرانیۆم بۆی بگەینتە ئەو ئاستەی کە لە ئێستا هەیەتی. باشە، کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر وڵاتانی عەرەبی ناوچەکە چی دەبێت؟ بە تایبەتی سعودیە، ئیمارات و ئوردن ئێستا لە دۆخێکی هەستیاردان، ئەگەر نزیکتریش بڕوانین عێراق و سووریا، پێت وایە لێکەوتەکانی لەسەر وڵاتانە چی دەبێت؟ بەرەیەکی دیکە دەکرێتەوە بەرامبەر بە ئێران یا ئیسرائیل، یا ئیتر ئەمانیش بەشێک دەبن لەم قەیرانانە؟ بەدڵنیاییەوە کاریگەری ئەو ململانەیانە ڕاستەوخۆ لەسەر ئوردن و سووریا و عێراق دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەکەونە ژێر ئەو کاریگەریەکانی ئەو ئۆپەراسیۆنانە لە کاتێکدا کە ئێران هەژبوونی لە ناو ئێران عێراقەیە و باڵی چەکداری لە ناو عێراقەیە و دەتوانێت بنکە سەربازیەکان و پێگەکانی ئێران بکاتە ئەمریکا بکاتە ئاماژ لە ناو خاکی عێراق و لە هەروە لە لوبنانیش بە هەمان شێوە لە ناو
ناوچەکانی دیکەی ئەوانەی کە پشتیوانی واقعیت لایەنگیری ئێرانن و دواتریش دەکرێت کە هەموو ناوچەکە بکەوێتە ناو ئەو جەنگە و ئیسرائیل دەتوانێت کە پەنە بباتە بەر وڵاتێکی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام عێراق ناتوانێت بچێتە ناو ئەو جەنگەوە جاجەنگەکە کراوە بێت یاخۆ داخراو ناتوانێت بۆ ماوەیەکی درێژ خۆی لەبەر ئەو جەنگە گەورەیە بگرێت لە ڕووی سەربازیەوە توانە سەربازیەکانی لە ئاستێکی زۆر باڵادانی کە بتوانێت بۆ یان دەتوانم بڵێم کە کاریگەری ڕاستە و خۆی دەکەوێتە سەر عێراق ئەگەر ئێران توانی پێگەکانی ئەمریکا لە ناوخاکی عێراق بکاتە ئامانج ئەوا من بە دڵنیاییەوە پێت دەڵێم کە عێراق بە کێشی ناوجەنگێک دەکرێت کە بە هیچ شێوەیەک کاری خۆی نییە لە ئاستی خۆیدا نییە و ئەمە جگەلەوەی کە ئێران دەتوانێت لە ناوخاکی خۆشەوە پەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوخاکی عێراق بکاتە ئامان چونکە بوشێکی دوورمەوەیە بەڵام لەو حاڵەتەشدا ئەگەر گرچیەکی ناوچەی باشە بەڕێز سومەیدایی ئەو هێزانەی کە بە هێزی پرۆکسی ئێران ناسراو بوون و شەڕی بە وەکالەتیان لە وڵاتانی ناوچەکە بۆ ئێران دەکرد بە میلیشیا چەکدارەکانی عێراقیشەوە لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل بەرامبەر بە ئێران بێدەنگن لە کاتێکدا پێشووتر بە دوای دەرفەتێکی بچووکدا دەگەڕان بۆی کە پاڵپشتی لە ئێران کەن لە بەرامبەر هێرشەکانی ئیسرائیل پێت وایە بۆچی ئەوان بەم شێوازە هەڵوێستیان وەرگرتووە ئێران بە تەنیایە لەم شەڕەدا؟ بە بڕوای من قەبارەی وەڵامدانەوەی ئیسرائیل زۆر گەورە بوو کە هەموو ئەوانەی کە دەیانەوێت بچنە ناو ئەو جەنگەوە بیر جارێکی دیکە بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی دووبارە بە خۆداچوونەوە بکەن و دەستیان بۆ شتێک نەبن کە دەستیان پەنجیان تێدا بستێت و بینیمان هەموو سەرکردەکانی زۆربەی سەرکردەکانی پیتاندنی یۆرانیۆم و سەرکردە سەربازیەکانی ئێران لە ماوەی ئەو چەند کاتژمێرێکدا لە ئێران لەناو بران هەمویان تەسفیە کران واتە من پێت داڵێم لە ناوخاکی ئێران توانە هەواڵگریەکانی ئیسرائیل زۆر بەهێز و بەرزە و دەتوان و هەمووشمان دەزانین کە چ پەیوەندێکی بەهێز لە نێوان ئەمریکا و ئیسرائیلدا هەیە ئەگەر بێت و ئەمریکا پەلکێشی ناو ئەو جەنگە بکرێت یاخۆت خۆی بێوێت دەستوەردان بکات ئەوە گرژیەکان زیاتر پەرەدەسەرن واتە سەبارەت بە ئیسرائیل یاخۆت بە ئەمریکا ئەگەر نەیانەوێت عێراق پەلکێشی ناو ئەو شەڕە بکەن ئەوە بۆ ئێرانیش ئاسانتر دەبێت بەڵام ئەگەر هەر کەسێک بیاوێت کە بچێتە ناو ئەو جەنگەوە پێویستە دوو جار بیر بکاتەوە ئەگەر نەپەنجەی تێدا دەست بەر لە چەند مانگێک لە کاتی گۆڕانکاری لە سووریا و ڕوخانی ڕژیمی ئەسەد هاوکات بەر لەوەش ئەو ڕووداوانەی کە بەسەر حەماس و حزبوڵاهات دەگوترا کە خەریکە جارێکی دیکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێدا دەڕێژرێتەوە کە کۆمەڵێک وڵاتی هەرێمیش لە خۆ دەگرێت ئاماژە بە ئێران عێراق و تورکیا و سووریا کرابوو پێت وایە ئەمار هەمان استراتژی درێژمەودایە کە خەریکە پلان بە پلان جێبەجێ دەبێت؟ لە ڕاستیدا ئەمە استراتیژی نییە پێی بەو بەقەدەر ئەوەی کە لەبەریەک هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکانی دژ بە خۆیەتی عێراق پێشتر عێراق و لوبنان و سووریا لەو بەرەیەدا بوون هەمومان دەزانین کە چی بەسەر هیلاری شیعی داهات قۆناغ بە قۆناغ و چیرۆکی بەشار ئەسەد چۆن لە ناو چوو واتە هەروەها حزبوڵای لوبنانی چی بەسەر هات سەرکردەکانی بەرەی مقاومەتچیان بەسەر هات لە ماوەی دوو مانگدا و بینیمان کە سنوورێک بۆ حزبوڵا دانرا تەنانەت لە عێراقیش هەڕەشەیەکی زۆر ڕوون و ئاشکرا هەیە کە سەرکردەکانی بەرەی مقاومە بکرێنە ئامانج بەڵام وڵاتی عێراق حکوومەتی عێراق هەوڵدادات کە ڕێگری لە چوونە ناو جەنگێکی لەم شێوەیە بکات و ڕێگەنەدات وڵاتەکەی بە دوور بگرێت لەو گرژیانە کە ئێستا ڕوودەدەن ئەمە شوای کرد هەروەها ئەوە وای لە بەکارهێنانی هێزی سەربازی و هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل ئێران لە نوێترین لێدوانی داماژێ بەوە کردووە کە تاوتوێی
داخستنی گەروی هورمز دەکات و یەکێک لە بژاردەکانی داخستنی گەروی هورمز دەبێت کە ڕێڕەوێکی گرنگی استراتژی وزەیە بۆ جیهان پێت وایە ئەگەر ئەمە بکات چی ڕوودەدات ئەمە ترسیە چییە کە دوای ئەم بڕیارە ڕوبەڕووی جیهان دەبێتەوە ئایا ما باڵانسەکە دەگۆڕێت؟ بەڵێ ئێمە دەزانین کە چەندین بنکەی سەربازی سوپای پاسداران لەو ناوچەیە هەن و بە بڕوای من هاڕەشەی ئێران بۆ داخستنی ئەو گەروە واتە گەروی هورمز ئەمە شێوەی تەنها قسەکردنێک نییە بەڵکو بارهەڵگری واتە فڕۆکە هەڵگری ئەمریکاش بەوێ داهاتوچە دەکەن دەواازەیەکە بۆ لەسەر ئاستی نێودەوڵاتی وڵاتانی وەک فەڕەنسا وەک بەریتانیا هەموو فڕۆکە هەڵگرەکانیان بەو ڕێگەیەدا هاتوچۆ دەکەن ئەگەر بێت و ئێران ئەو هەڕەشە بەجددی بکات پێویستە بیر لە لێکەوتەکانیش بکاتەوە و دەشزانین کە لە سەتاسی بازرگانی وزەی نێودەوڵاتی لەو ڕێگەی ئەو گەروەوە دەکرێت بۆیە ئەو کات تەنها ئوسترائیل بەتەنیا لەسەر هێڵ نامێنێتەوە ئەگەر ئەو هەنگاوە بنرێت وڵاتانی وەک بریتانیا ئەمریکا و یەکێتی ئەوروپا بەگشتی و هەموو ئەو وڵاتانە هەمویان دێنە سەر هێڵ وڵاتانی کەندا وەکو قەتەر واتە لێکەوتەی بۆ سەر هەموو وڵاتان و هەموو جیهان دەبێت و بە بڕوای من ئەو کات وڵاتانی زلهێز و وڵاتانی وزە لە جیهان لەسەر ئاسی جیهان دێنە دەنگ و ئەو کات بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئێراندا نابێت کە ئەم هەنگاوە بنێت و هەمووان لە دژی ئێران دەوەستنەوە ئەوە تەنها بە بڕوای من ئەبێ لێدوانێکی سەربازی بیت کە لەبارەی ئەو واقعی کە ئێستا هەیە کەواتە جگە لەم بژاردانە ئێران هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەمدا نەماوە لەلایەکەوە دەڵێت ئامادە نییە ئێستا کە هێرشی کراوەتە سەر دانوستان لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی بکات یا بێتە نێو سەرمێزی دانوستانەکان جارێکی تر ئایا دەرگای دانوستان داخراوە تەنها بژاردەی شەڕ لە بەردەم ئێراندایە بۆ ئەوەی کە وەڵام بداتەوە؟ بە بڕوای من ئێران دەچێتەوە ناو دانوستانەکان ئەگەر وەڵامێکی گەورەی دایەوە بۆ ئیسرائیل ئێران قەبارەیەکی زۆر گەورەی موشکی هەیە وەک پێشتر پێم وتی هەروەها موشکی سەرووی دەنگی هەیە کە هەیە چەندین هێزەکەی چەندین جار بەقەت موشکی دەنگ بڕە هەموو ئەو موشەکانە توانای ئەوەیان هەیە کە زۆر خێراترن لە موشەکەکانی ئیسرائیل کە هەڵگری کڵاوەی ئاسنینن دواتریش ئێران دەیتوانێت کە ناوە ڕاستی ئیسرائیل بپێکێت و دەتوانێت بە شێوازێکی زۆر پێشکەوتوانە لە ڕێگەی درۆنەکانیەوە بتوانێت شوێنەکان دەستنیشان بکات واتە ئەگەر ئێران وەڵامێکی گەورەی ئیسرائیلی نەدایەوە وەک ئەمڕۆ گوتی کە ئەوان بەنیازن 2000 موشک بە یەک جار ڕەوانە ئیسرائیل بکەن لە کاتێکدا من ئەو ژمارەیە بە تۆزێک زیادە ڕوو دەزانم چونکە گەلێک زۆرە ئەمە لە ڕاستیەوە دوورە واتە کە واقع بیر بکاتەوە ئەمە لەوانەیە ئەگەر شتێکی وا ڕوو بدات تەل ئابێ بە یەکجاری خەڵتانی دووکاڵێکی چڕ دەکات کە چاو نەبیرێت من لە بەرامبەریشدا پێت دەڵێم نابێت ئەمەش لە توانای ئیسرائیلیش کەم بکەینەوە ئەوانش خەوان توانای گەورەی سەربازین باشە بەرەسەڵێدایی کۆمەڵێک ئەکتەری سەرەکی لە ناوچەکەدا هەن کە بەشێکیان لە دوای دەستپێکی ئەم جەنگە لە دوورەوە سەیری ڕووداوەکان دەکەن بەشێکیشیان ڕاستەوخۆ لێدوان و هەڵوێستیان هەبووە هەر کەمێک بەر لە ئێستای کەمە بەیەکەوە قسە دەکەین پوتین و ترامپ لەسەر دۆخی ئێران و ئیسرائیل بەیەکەوە قسەیان کردووە ڕۆڵی رووسیا چۆن دەبینی لە ئەم ململانانەیە کە ئێستا خەریکە پەرە دەسێنێت زیاتر؟ بەدڵنیاییەوە رووسیا کاریگەری زۆری هەیە لەسەر ئێران چونکە پەیوەندیەکی سیاسی زۆر باش و بەهێز و استراتیژی هەیە نەک تەنیا پەیوەندی سیاسی باڵکو پەیوەندی سەربازی بەهێزیشی لەگەڵ ئێران هەیە دەکرێت ئەگەر گرچیەکان زیاتر پەرەیانسەن
بگاتە ئاستێک کە زیان بە ئێران بگەێنێت لەوانەیە رووسیا بێتە سارهێڵ لە ڕووی سەربازیەوە هاوکاری ئێران بکات لە ڕێگەی لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی فڕۆکەکانەوە یاخۆ چەند موشکێکی دیاریکراوە پێشکەوتوتر لەوانەی کە ئێران هەیەی ئەمریکا ئێستا لە نێوان دوو بژاردەدایە لە نێوان ئیسرائیل و ئەو بابەتە کە باسمان کرد بەڵام ترامپ تا ڕادێک متەڕەددە لەوەی کە بێتە ناو ئەو جەنگە کە جەنگێکی درێژخایان بێت بەڵکو زیاتر بەلای ئەوەدایە کە دانوستانەکان بەردەوام بن چونکە ترامپ دەیەوێت لە بەرامبەر بواری سەربازیدا بواری ئابووری سەربەخات زۆر گرنگی بەلایانی ئابووری دەدات لە کاتێکدا کە نایەوێت زیاتر ئێران لەبە زیاتر زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز مجاهد سومەیدایی شرۆڤەکاری ئەمنی لە لەندەنەوە لەگەڵ کوردستان 24